ئەی مانگ من و تۆ هەردوو هاودەردین، هەردوو گرفتاری یەک ئاهی سەردین. تۆ وێڵ و ڕەنگزەرد بە ئاسمانەوە، منیش دەربەدەر بە شارانەوە. دەخیلتم ئەی مانگ قیبلەی دڵداران، دەرمانی دەردی دڵی بیماران. شەوێکەوە ئەمشەو بگەرە فەریام، بێیار و هاودەم عاجز و تەنیام. دڵزار و بێزار پەست و غەمگینم، جیرۆدەی داوی یاری شیرینم. دڵبەندی عەشقی ئەو بەڵەک چاوەم، شێت و شەیدای ئەو ئەگریجە خاوەم. لەو ساوە ئەوم کەوتۆتە خەیاڵ، گریانە پیشەم بوومە کۆی زوڵخاڵ. ئەی مانگ تۆ شوعلەی عەشقی پیرۆزی، تۆ نەشئە بەخشی دڵی بەسۆزی. من سوێندت ئەدەم بە عیشق و جوانی، بە نەسیمەکەی بەری بەیانی. بە سەرهاتی خۆت بۆ من بەیان کە، دەردی گرانم نەختی ئاسان کە. دووچاری چی بووی وا پەشێواوی، لەبەرچی پەست و مات و داماوی. پێم بڵێ توخدا چەندە جوانت دی، چەند جوتە یاری دەست لە ملانت دی. چەند کۆڕی بەزمی عاشقانت دی، چەند تەخت و بەخت و خانومانت دی. چەند قەهرەمان و چەند سوڵتانت دی، چەند قەوم و میللەت چەند شارانت دی. چەند شەڕ و شۆڕی بێ ئامانت دی، چەند بۆردومانی کوردستانت دی. چەند کفنی ئاڵی شەهیدانت دی، چەند بێکەسانی پەرێشانت دی. چەند دەربەدەر و ماڵوێرانت دی، چەند چاوی سووری پڕگریانت دی. ئەی مانگ ئەوەندە سەیری دنیات کرد، سەیری نیفاق و زوڵم و ڕیات کرد. بۆیە بەم ڕەنگە کاری لێ کردی، ڕەنگ و شعوری بەجارێ بردی.